سەرباری جیاوازیە قوڵە سیاسی و مەسەبیەکان لاەنە عراقیەکان پابەندی وادەی دەستوری و یاساییەکانن لە حکومڕانیدا. بەڵام لە هەرێمی کوردستان ململانەی دوو حیزبی دەسەڵات دۆخەکەی تەواو پێچەوانە کردوێتەوە و پرۆسەی سیاسی پەخراوە. هاوڵاتیان دەڵێن عێراق وەک دەوڵەت مامەڵە دەکات و دەستور کراوەتە چەتری کۆکەرەوەی بیرڕاجیاوازەکان. لە بەرامبەردا لە هەرێم بڕیاری حیزب لە سەر و یاساوەیە و هەژمۆنی هێزە دەرەکیەکان وای کردووە حیزبەکان نەتوانن بڕیاری سربەخۆ بدەن. بقا حکومەتە ئەمان وەکو بریکارێکی خۆراکیان لێتەوە، ینی هەمی هەشتی شتێکمانەیە لە بەغاوەیە کە هێتە سەر هەنە حاڵاتێک بەسەرەن داوای موچە لە بەغا بکەی ئەڵێ قەوارەی هەرێمی کوردستان تێکەچێت. تۆ خۆت چەندێک نازانم چەندێک هەڵبژاردن کراوە. پەرلەمان تایساییەک ئەسڵەن هەر باسی کرانەوە شێن ناکرد، باسی دووبارەبوونەوە هەڵبژارد نەکرێت. بۆیە ئەمە ڕاستی ئەمانە پیان ناوەتێ حکومە، ئەمانە پیانونتە دوو کۆمپانیای دز و مافیا و هیچ شتێکی هەڵ ناگرێت ڕاست. ئەمانە بێ کاتێک گاڵتە باڵکەکە ئەمان لەوە باشتر بن. تێگەشت لە قسەکەم ئەبێ ئەمان لەو باشترن جا گاڵتە باڵم کرد. ئان حکومەتن ئەوان هەرچی شتمان هێلوەیە. یعنی لەغەرێزمە ئەو قسەی کە ئەکرێ ڕاستی سەر نەماینی، یعنی تۆ ئەگەر تۆ پەرلەمانێک عێراق پەرلەمانی هەیە، حکومەتی هەیە، تۆ چی هەیە؟ تۆ پەرلەمانەکە و داخرا حکومەتەکە و چەند ماوە بەسەر چووە. تۆ چاوەڕێی موچە لە بەغاوەکەی، تۆ هەچی شتێ لە بەغاو بۆیە کاتە تۆ حکومەتی، تۆ هیچ شتێکنی بووی بەبار بەسەر میلەتەوە. ئێمە کە لە عێراقێکین هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی، حکومەتی عێراقی و دەستور لە حکومەتی عێراقی زۆر سەرکەوتووتر بۆ لە هەرێمی کوردستانە. ئەوەتە پەرلەمان کۆ بێتەوە، سەرۆکۆبارە ڕەبژێرێ، سەرۆکی پەرلەمانە ڕەبژێرێ، ئەوەتە پرۆسی سیاسی بەڕێواچێ باڵێ ڕێزنە دەستورە گیرێت. بەڵام ئێمە فەراغی دەستورمان هەیە وەکو هەرێمی کوردستان فەرمووە ئەبڕۆ توانین بڵێن 500 و تقریبا 570 ڕۆژێک بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە هەڵبژێراوە. بەڵام ئەوەتە هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان هەڵبژێراوە بۆ جارێکیش کۆ نەبوونەتەوە. ئەوەتە پێشانگای هونەری بناڵان لەناو پەرلەمانە ئاکرێتەوە، پەرلەمانتارەکە خۆی دەوامی نەکردووە. یعنی ئەمە ئەبوایە دەستورێکە بوایە بە گەڕانەوە بۆ ئەم دەستورە خلافەکان چارەسەر. زیاتر لە 18 مانگە هەڵبژاردن لە هەرێم ئەنجام درراوە و هێشتا پێکهێنانی حکومەت قۆناغی دەڵەمەیی تێنەپەڕاندووە. ناوکۆکیە حیزبیەکان و شەڕی پۆست و پلەوای کردووە نەگەن بە یەک کە ئەم جۆرە لە مۆدێلی حکومڕانیە و سەرپێچیکردنی دەستور تەنها لە هەرێم دەبێندرێت. بەڵێ کۆمەڵێ ئەحزابی سیاسی و مەسهەبی و سنی و شیعی وایە لەکایە، بەڵام لە سەرەتاکایە چەترێکەیە هەمویان کۆ کاتۆتوان قەرار بن. تێگەی بەڵام وەکو ئێمە وەکو کورد ناتوانین قەرار بین و قەرارەکان لە دەست خۆمان نییە. بۆچی بەدەست خۆمان نییە؟ لەبەر کۆیلەین، کۆیلەی دەملاولاین، کۆیلەی ئەو کەسانە، کۆیلەی وڵاتانی دەرەوەی. تێگەی لەبەر ئێمە ناتوانین حکومڕانی ببینێت، لەبەر ئەو بە قووەتەشمان نییە تێگەی پێک بین هەتا مادە وەسابە. ماتۆ مادە هەیە لە بەینە، مادە جوبگە ڕئیسەکان بەدەست یەک لایەنەوەیە، لایەنەکەی تر زەعیفەکە بۆی پێگنێن. ئەوانەیە ئێمە بین بە حکوومەتێک، ئەڵێن ئێمە بین بە حکوومەتێک هەموو کوردستانی بێ بەدەستمان بێ، ئەمان ژەڵ لە نەوانێ ئێمە منێ حکوومەتی ئیشتراکیمان هەبێ. تێگەی پێکاتەیەکی ئیشتراکی و نەتەوەیمان هەبێ. هەردوو لە سراعێکی سیاسی بە قووەت لە بینیانایە بۆ ئەوەی حکومڕانی دروست نەبێ. بۆچی دروست نەبێ؟ لەبەرێ مەساڵحێکی تایبەتی هەیە، گیرفانی هەیەتیایە. تا گیرفان پڕکردن هەبێ حکوومەت نابێ. ئەم چاقپەستویە نیشانەی ئەوەیە کە لە هەرێم بەرژەوەندەی حیزبی و کوێخایەتی جێگای دامەزراوە نیشتیمانیەکانی گرتوۆتەوە. خەڵک نیگەرانن لەوەی کە ئەم نائارامیە سیاسیە قەوارەی هەرێم بەرەو لاوازی زیاتر ببات لە کاتێکدا عێراق هەنگاو بەرەو جێگیربوونی دەستوری دەنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.